و سەبارەت بە تۆمارکردنی ئەو ئۆتۆمبیلانێکەوە تا ئێستا تابلۆی هەمیشەیان پێ نەدراوەوە لە هەرێمی کوردستان بوونیان هەیە و ئێستا لە ئەمڕۆڕا کە یەکی هەشتا دەست بە مامەلە کراوە لە بەڕێوەبەرایەتەکەمان و داوا لە هاوڵاتیانەکەین سەردانمان کەن بەڵام لێرە بە خشتەیەکی زەمەنی توانیتمان تەسنیفێکیان بۆ بکەین لە کەم دەستپێکدا بۆ ئەو ئۆتۆمبیلانە نەکەوە لە ڕێی خاڵە سنوورەکان داخلی هەرێمی کوردستان کراون و ژمارەکانیان ئیدەرەوەی هەرێمن بۆ نمونە وەکو وڵاتە ئەوروپیەکان کەوا لە ڕێی خاڵە سنوورەکان بە شێوەیەشی فەرمی داخل کراون بە مەبەستی سەردانکردن و نەگەڕانەتەوە بۆ شوێنی خۆیان لە ئێکی هەشتی 2017 کاتە ئەمڕۆ دەست پێکراوە بە تۆمارکردنیان و بەڕێکردنی مامەڵەکانیان مامەڵەی سەرەتایی لە بەڕێوەبەرایەتەکەمان کەوا بریتیە لە پڕکردنەوەی فۆرم و پشتنینی ئۆتۆمبیل بە شێوەیەشی هونەری ئەوەی پەیوەستە بە لایەنی هاتووە مەرزی توندتۆڵی ئۆتۆمبیلیشان بۆ ئەکرێت لە ڕێی کۆمپانیەکانی توندتۆڵیەوە.